کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤ تام لانتس لە هەوڵێکدایە بۆ لێکۆڵینەوە بە دوواداچوون لە تاوانکاریەکانی جەنگ لە سووریا و عێراق و یارمەتیدانی دادگای نێودەوڵەتی بۆ هێنانەکایی دادپەروەری. ئەندامی کۆنگرێس جەیمێک گافرن باسی لەو ئاستەنگانە کرد بە تایبەتی ئەو تاوانبارانین لە ناوچەکانی ململانێدان. ئێمە ئامادەین بۆ ئەوەی زانیاریەکانمان بە شێوەیەکی ڕوون بدەین بە بەرپرسانی ناوچەکە. ئەمە شتێکە دەتوانین ئەنجامی بدەین. هەروەها دادوەرەکانمان سەرقاڵی لێکۆڵینەوەن تاوەکو بتوانن ئەو زانیاریانە یارمەتی دەربن بۆ دەستگای یاساییەکان تاوەکو دادگایکردنێکی بەرپرسانە ساز بکرێ لە نێوان ئەوان و ئەوانەش کە پەیوەندیان بە داعشەوە هەیە. ئەلبەت ئەو هەوڵانە سەرکەوتوو نابێت تا کاتێ بەرپرسانی ناوچەکە ئەوەیان نەوێت. لەو کۆبوونەوەیە تاوانەکانی چەکدارەکانی داعش زۆر باز دەکرا. دۆسەی ژنان و کچانی ئێزیدی وەک نمونەی تاوانکاری جەنگ باز دەکرا. ئامادەبووان ئاگایی ئەوەیان دەدا کە بە دۆکمنتکردنی ئەو ڕووداوانەی ڕوویان داوە لە ئایندەدا دادگای تاوانەکانی نێودەوڵەتی ئەگەری هەیە تاوانباری دیکە ببینێت. شارەزای یاسا لە زانکۆی جۆرجتاون جین ستۆمەس لەو بارەیەوە دەڵێت ئەوەی کە ئێستا دەتوانین بیکەین بە دۆکۆمنت و کۆکردنەوەی هەموو زانیاریەکانی تاوانەکانی داعشە یاخود ئەو تاوانانەی ئەسەدیان هەر گروپێکی تر کردوێتی. با نمونەیەکتان بۆ بهێنمەوە لە شاخی سنجار گۆڕێکی بە کۆمەڵ هەیە پێویستە بە زانستیانە کاری تیابکرێ وەک نمونەیە کە لە بەردەستدایە. زۆر شتیوا لە بەردەستدایە کە پێویستە کاریان تیابکرێ. ئەمریکاش پشتگیری هەندێک گروپ دەکات کە ئێستا لە ناوچەکە کار دەکەن. خۆسازدان بۆ گەڵاڵەکردنی دۆکومنت و تاوانکاریەکانی جەنگ لە ناوچەکانی ململانەیە لە ڕێگەی شاهید حاڵ و قوربانیەکانەوە بەلای دەیڤید کاتن وەکو یاساناسێکی نێودەوڵەتی. ئەوە ڕێگایەکە بۆ بەرگرتن لە تاوانکاران لە پاشە ڕۆژدا. ڕێگایەک لە بەردەستدایە بۆ کۆتایی هێنان بەوانە ڕاکێشانیانە بۆ بەردەم دادگا. بەغدادی کێچێکە لە سەرکردەکانی ئەو گروپە تاوانکارە ئەلبەتە ساڵانێکی زۆری پێدەچێت تا ئەوە ڕوو بدات. بە نمونە 7 ساڵی پێچوو تا میلۆسۆڤیچ کاراجیچ سەرۆکی پێشووی بۆسنا هێنرایە بەردەم دادگا و ئێستا لە زینداندایە. 20 ساڵ دەوەستین تا ئەوانش دەهێنە بەردەم دادگا بۆ هێنانەکایی دادپەروەری. ڕۆژانە لە عێراق و سووریا چەندین تاوانکاری دەرهەق بە مرۆڤایەتی دەبینرێت. بەڵام ئەوەی بەسەر ئێزیدەکاندا هاتووە لەلایەن داعشەوە لە کۆبوونەوەکە زۆرتر و توێژی خۆقاندبوو. زۆرێک لایەن وابوو ئەگەری هەیە لە ئایندەدا دۆسی ئێزیدەکان جینۆساید بێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.